سەرۆکی هەرێمی کوردستان کە ئێستا سەرکردایەتی شەڕێکی گەورەی بەرەنگاربوونەوەی داعش دەکات کە دەچێتە کۆشکی سەرۆکایەتی هەر وڵاتێک ئامانجە هەرە سەرێکیەکەی پشتیوانی سەربازیە بۆ ئەو شەڕە بە تایبەتی چەکی پێشکەوتوو بۆ پێشمەرگە. ئەم داواکاریش مەسعود بەرزانی و شاندی یاوەری دوای سەردانەکان بۆ هەنگاریا ڕۆژی سێشەممە گەیشتنە پڕاکی پایتەختی چیک و لە کۆشکی سەرۆکی کۆماری ئەو وڵاتە خستیانە بەردەم مالیۆ زیمان. پێدەچێت بەرزانی ئامانجەکانی بەدەستهێنابێت هەر بۆیە کۆبوونەوەی تایبەت لە نێوان وەزیری پێشمەرگی کوردستان و جێگیری وەزیری بەرگری چیک بەڕێوەچوو. وەزیری پێشمەرگە هاتووە لێرە لەگەڵ بەرپرسانی وەزارەتی بەرگری چیک کۆبێتەوە و لێرە خۆی ڕاستەخۆ پێیان بڵێ پێشمەرگای کوردستان چی پێویستە لە شەڕی دژی داعش. حکوومەتی چیک تا ئێستا زۆر گولە و پێداویستی سەربازی بۆ هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە ناردووە بۆ شەڕی داعش. لەوانە ملیۆنێک گولەی کلاشینکۆف و ملیۆنێک گولەی دۆشکە و 8 ملیۆن گولەی دەمانچە. هەروەها 500 نارنجۆکیشی ناردووە بۆ هەرێمی کوردستان. خۆتانزان چی گەیشتێکە لە وڵاتانەی کە لەگەڵ هاوپەیمانان یارمەتیان داوین بە تەقەمەنی و وەکو هەموڵاتەکانی تر دەیانەوێت داوامان کرد کە لە ڕووی مەشقیشەوە یارمەتی مامدەن، هەروەها لە ڕووی چەک و تەقەمەنی زیاتریش یارمەتی مامدەن و بۆ چارەسەری بریندارەکانیش پێشترش قسەمان لەگەڵ کردبوون کە هاوکارمان بن و پەیوەندی لە نێوان وەزارەتی پێشمەرگە و لە نێوان وەزارەتی بەرگری چیک بەردەوام بێ و وەفدی ئێمەش بێ هی بڵین شارەزا لە چەک و تەقەمەنی و بوارەکان بۆ ئەوەی ئەم پەیوەندیە بەردەوام بێ داوای هاوکاری زیاترمان لێکردن. جێگیری وەزیری بەرگری چیکیش لەسەر مێزی کۆبوونەوە داواکاریەکانی شاندی هەرێمی کوردستانی وەرگرت و جەختی لە هاوکاری زیاتری پێشمەرگە کردەوە. لەگەڵ وەزیری پێشمەرگە باسمان لەو ڕێگەیانە کرد کە دەتوانێت بۆ هۆیەوە هاوکاریە سەربازیەکان بۆ هەرێمی کوردستان بنێرین. پێشتریش ئێمە هاوکاری پێشمەرگەمان کردووە لە پێدانی تەقەمەنی. ئەمڕۆژ لەبارەی ڕاهێنانی پێشمەرگە قسەمان کرد، هەروەها چۆنیەتی چارەسەری پێشمەرگە بریندارەکان کەواتە من دڵنیام ئیدی لە نێوان هەردوو لامان بە وردی باسی هاوکاریەکان دەکرێت. Training of soldiers and about the possibility of health care for. ئێستا شاندی کوردی پرسی پڕچەکردنی پێشمەرگە و پرسی مافی چارەی خۆنووسینی کوردستان دەبەنە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ وڵاتانی زلهێز. لە هاوکاریکردنی پێشمەرگەدا وەڵامی ئەرێنی وەردەگرن، بەڵام لە پرسی سربەخۆی کوردستاندا هێشتا لە نێو بڕیار و چوارچێوەی یاساییەکاندا جێی نەکراوەتەوە. ئاڵەشاڵی ڕوودا و پڕاک.